ساڵتان لێبێ بەڕێزان، شەوتان باش، هیوادارم هەموو باش و تەندروست بن. خۆشحاڵین ئەم شەوش لەگەڵ ئێوەی بەڕێز لەم هۆڵدا کۆ دەبینەوە بە پێشکەشکردنی سیمیناریشتری ژینگەیی. سیمیناری ئەو شۆمان لەژێر ناونیشانی کاریگەری دەرهێنان و پاڵاوتنی نەوت دەبێت لەسەر ژینگە کە لەلایەن زۆر بەڕێز مامۆستا عەبدولموتەلیب ڕەفعەت سەرحەد پێشکەش دەکرێت کە بەڕێزیان مامۆستان لە زانکۆی گەرمیان و پسپۆڕن لە بواری ژینگە و بەڕێوەبردننی ئاو. زۆر سوپاسی مامۆستا عەبدولموتەلیب دەکەین بۆ تەرخانکردنی کات بۆ ئەم سیمینارە. بەڕێزیانیش یەکەم سیمیناری گرین سکوڵیان پێشکەش کرد و لەوانەیە ئەمە کۆتا سیمینارێش بێت لە گرین سکوڵ، چونکە ئێمە سەرەتای دامەزراندنی گرین سکوڵ ئەو پرۆژەیە کە دەستمان پێ کرد ئامانجمان ئەوە بوو کە 5,000 بەشدار بوو بەشداری لە سیمینارەکان بکەن، بۆیە ڕەنگە ئەمە کۆتا سیمینار بێتن، بەڵام دوو خڵی تر لە هەفتەی داهاتوو ئینشاءڵڵا بەڕێوە دەچێتن. من نامەوێت زۆر درێژ بکەمەوە بۆ ئەوەی دەست بە سیمینارەکەمان بکەین، تەنها بەبیرتان بدێنەوە سیمینارەکەمان ماوەی 45 خولەک دەبێتن و دوای ئەوە دەتوان پرسیارەکانتان ئاراستەی مامۆستا بکەن لە ڕێگای نامە یان لە ڕێگای ئەوانەی پێیان خۆشە بە قسە پرسیار بکەن، دەستیان بەرزکەنەوە من مایکەکانیان بۆ دەکەمەوە. هەر لەو کاتەشدا من فۆرمێکی ئەلکترۆنی لە شوێنی نامەکاندا دەبەزێنم لەم هەر لەناو ئەم ئەپەتکایە لە تەلەگرام داوای فۆرمی بەشداربوون نەکەن ئەوانەی کەوا بەشداریان نەکردەوە. زۆر سوپاس کە ئامادە بوون. دەستان خۆش بێ مامۆستا، فەرموو دەست بە سیمینارەکە بکە. بەڵێم کاتتان باش، هەموو لای بەخێر بێت. نازانم گوێتان لە دەنگما؟ دەنگ زۆر باشە مامۆستا، فەرموو بەردەوام بە. زۆر سپاس، دەستان خۆش بێت، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. طبعاً لێرەوە جێی دەستخۆشیە لە بەڕێزان کە لە ئەوانەی کە هەستاون بە پرۆژەی گرین سکوڵ جێگەی دەستخۆشیە. طبعاً ئەمە پرۆژەیەکی زۆر گرنگە، بە تایبەتی لە ڕووی هۆشیارکردنەوەی خەڵکەوە، بە تایبەتی لە بابەتی ژینگەیەکان، و هیوادارم پرۆژەی تریانیش هەبێ، نەک تەنها لەسەر ئەم پرۆژە بوەستن. هیوادارم پرۆژەی تر هەبێت و کاری جدی لەسەر بکرێ و لەمە زیاتر برەوی پێ بدرێ. بەنسبەت پرۆسەی دەرهێنانی نەوت، طبعاً وەکو خۆتان دەزانن پرۆسەیەکی زۆر معقەدە و ئەوە نییە نەوت تەنها بە ئاسانی دەربکرێت و وەکو چۆن بڵێ وەکو بیرە ئاوێک بێت تەنها ماتۆڕێکی بۆ دابنێیت و ببێتە سەرەوە و بتوانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەکاری بهێنی. چونکە نەوت لە ڕاستیدا ئەو نەوتێک کە هالە ژێرزەوە نەوتێکی ئاسایی نییە و نەوتێکە تێکەڵ بووە لەگەڵ پێکهاتەکانی زەویە و پێویستی بە چارەسەرکردنێکی زۆر هەیە. طبعاً مەبەست لە دەرهێنانی نەوت وەکو خۆتان ئاگادارن بۆ پێداویستیەکانی مرۆڤ، بۆ پێداویستیەکانی مرۆڤ وای کرد کە مرۆڤ دەست ببا بۆ نەوت و لە ژێر زەوی دەری بهێنێت، و ئەمیش تقریباً لەگەڵ شۆڕشی پیشەسازیە دەستی پێی کرد. بۆیە شۆڕشی پیشەسازی لە ڕووی ژینگەیەوە بە وەرچەرخانێکی زۆر گەورەدا ئەندرێ، بە شێوەیەکی طبعاً نەگەتیڤ، بە شێوەیەکی زۆر خراپ، چونکە کاریگەری زۆر خراپی هەبوو لەسەر پیسبوونی ژینگە و کاریگەریەکی زۆر خراپی هەبوو لەسەر تەندروستی مرۆڤ. بۆیە ئەو زانایانەی کە لە بواری ژینگە ئیشەکان، هەروەها زانایانی بواری پۆلیوشن، چونکە ئێستاکە پۆلیوشن بووەتە زانستێ بۆ خۆی، زانستی پیسبوون، شۆڕشی پیشەسازی بە سەرەتای هەرچەند پێشتریش ینی مرۆڤ وەکو بوونەوەرێکی خراپ دائەنرێ لەسەر زەوی، بەڵام شۆڕشی پیشەسازی بە خاڵێکی زۆر سلبی دائەنرێ کە وای کرد زیاتر ژینگەی وڵاتان بەگشتی و ژینگەی زەوی بەگشتی تێک بچێ. ئەمە کاریگەری زۆر خراپیە بۆ هەرچەند زانستی ژینگە زانستێکی تازەیە، زۆر کۆنیە، بە تایبەتی لە کۆتایی 60ەکانەوە ئاماژە بۆ ئەم زانستە کرا، بەڵام هەرچەند زانستێکی تازەیە، بەڵام شۆڕشی پیشەسازی بە ئەنجامێکی زۆر خراپ و سەرەتایەکی زۆر خراپ بۆ کاریگەریەکانی لەسەر ژینگە دادەنرێ. پرۆسەی دەرهێنانی نەوت پرۆسەیەکی زۆر قورسە و پێویستی بە پرێسەیەکی زۆرە، و ئەم پرۆسەیە کاریگەری زۆر خراپ بکاتە سەر چینەکانی سەرزەوی و بە شێوەیەکی گشتی هەموو چینەکان تێکەداتە
سەریەکە و کاریگەری خراپیەوەتانێ لەگەڵ دەرهێنانی نەوتە طبعاً بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەندێک لە گازە گەرمکەرەوەکان بە تایبەتی گازی میسان لە هەندێک ناوچەوە هەروەها لە زۆربەی پیرەنەوتەکان گازی H2S گۆگردی هایدرۆجین بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەرەپاڕێنرێ و ئەمە کاریگەری زۆر خراپی لەسەر تەندروستی مرۆڤ هەیە. طبعاً خۆی ئەگەر ئێمە باسی پرۆسەی دەرهێنانی نەوت بکەین، پرۆسەی دەرهێنانی نەوت لە ڕاستیدا پێک هاتووە لە دوو پرۆسەی سەرەکی، واتە ئێمە تەنها پرۆسەی دەرهێنانی نەوتمان نییە، لەگەڵ پرۆسەی دەرهێنانی نەوتە پرۆسەی پاڵاوتنی نەوتمانیش هەیە. وەکو ئاماژەم پێکرد پێشتر دەرهێنانی نەوت جیاوازە لەگەڵ دەرهێنانی ئاوا. بۆ نمونەی سەبیرە ئاوەکان ئەتوانێت مرۆڤ بتوانێت تا ڕادەیەک بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئاوا بەکاربهێنێ، بەڵام نەوت بە شێوەیەکی ڕاستەوخۆ تۆ ناتوانانی بەکاری بێنی، پێویستی بە پرۆسەیەکی ترە کە پرۆسەی دووهەم پرۆسەی پاڵاوتنی نەوت زۆر قورسترە لە پرۆسەی دەرهێنانی نەوت، بۆ لەبەرەوەی پێویستی بەپێی پێویستی مرۆڤ پاڵاوتن بۆ ئەو نەوتە ئەکرێت کە دەرەهێنرێ، هەروەها پاشماوەکانی زۆر زیان بەخشترن و کاریگەری زۆر خراپی لەسەر تەندروستی مرۆڤ هەیە. و کێشەکەی ئەوەتانێت کە مادەی زیان بەخشی وەکو بیتێکسی تایە کە لە ڕووی زانستیەوە پێڵێن بیتێکس کە پێک هاتووە لە بانزین و تۆڵین و ئەتیل و زیڵین، ئەمانە هەر هەموو مادەکان مادەی زیان بەخشن بۆیە کاریگەری زۆر خراپیان لەسەر ژینگە و لەسەر تەندروستی مرۆڤ هەیە. و پرۆسەی پاڵاوتنی نەوت یەکێکە لە پرۆسە گرنگەکان لە پرۆسەی دەرهێنانی نەوتە و هۆکارێکی سەرەکیە بۆ پیسبوونی ژینگە و زۆربەی ئەو وڵاتان نەوتیانەی کە نەوت دەرەهێنن بەدەستەوە ئەناڵێنن بە تایبەتی لە ئەمریکا ئەمە بووەتە کێشەیەکی زۆر گەورە بە تایبەتی پرۆسەی پاڵاوتنی نەوت. هەروەها ئێستاکە لە کورسانە، یعنی وەکو بینن بەداخەوە لەبەرەوەی ئەمە یاسایەکی ئۆتۆمان نییە بۆ پاراستنی ژینگە بە تایبەتی یاسایەک کە پاڵاوگەکان ڕێک بخا، بەداخەوە ئێستاکە تەنانەت لە لادیەکانە و لە ناو شارەکانیشە پاڵاوگەی نەوت دانرایە کە ئەمە کارەساتە بۆ خۆی، یعنی هیچ مەرجێکی ژینگەیی پێوە نییە بەڕاستی، بەڵام سەرەکەی پاڵاوگە لە هەموو شوێنێک دروست دەکرێت و ڕێگا درێتە هەموو کەسێک پاڵاوگەدا دابنا سەرڕای ئەوەی کە وڵاتە پێشکەوتوەکان بەدەست ئەم پرۆسەیە ئەناڵێنن و ئیش لەسەرەوەکەن کە یاسایەک ڕێکیان بخاوە هەوڵی جددیە دەن بۆ ئەوەی ئەو پاڵاوگەیە و کە دروست دەکرێت بە شێوەیەکی زانستی بێت و مادە زیان بەخشەکانی کەمتر بێت، چونکە بەڕاستی کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر تەندروستی مرۆڤ، چونکە پرۆسەی پاڵاوتنی نەوت زۆر قورسترە و زیان بەخشتر لە پرۆسەی دەرهێنانی نەوت. ڕەنگە پرۆسەی دەرهێنانی نەوت تا ڕادەیەک پرۆسەیەکی ئاسان بێ، بەڵام پرۆسەی دەرهێنانی نەوت پرۆسەیەکی زۆر قورسە و پێک هاتووە لە 4 قۆناغ کە ئێستاکە هەندێکی شیەکەینەوە کە چۆن ئەو نەوتەی دەرەهێنرێت چۆن ئیشی لەسەرەکرێت. طبعا ئێمە ئەگەر پێناسەیەکی پاڵاوتن بکەین، پاڵاوتن واتە جیاکردنەوە، پاڵاوتن واتە جیاکردنەوە یان جیاکردنەوەی مادە زیان بەخشەکان یان جیاکردنەوەی مادەیەکی تایبەت لەو گیراوەی کە دەستت کەوتووە. بۆیە لەم پرۆسەیە جیاکردنەوەی نەوت لە هەموو ئەو گیراوەی کە لەژێر زەوی دەرەهێناوە. بەنەوتە یان پێویستمان بە گازۆیڵە یان کیرۆسینە یان ئسفلتە یان شەمع یان هەر شتێکی ترە، ئەمانە بەپی پێداویستی بازار ئەگۆڕێ ئەو مادە ئەو پرۆسەیە کە من ئەنجامی دەدەم، ئایا پرۆسەیەکی فیزیایی یان پێویستم بە موادی کیمیاویە. و یەکێک لەو پرۆسانەی کە سەرەتای پرۆسەکە کە دەستی پێکات طبعاً پرۆسەی جیاکردنەوەی ئەو مادانە لە یەکیان پێڵێن دیستلیشن یان پێڵێن تەقطیری پێڵێن عربی، یعنی ئەمە زیاتر بە هەڵم ئەنجام ئەدرێت، ینی پێویستت بەوەیە کە ئەو نەوتەی کە دەرت هێنا وەکو هەڵمی لێ بکرێت. مادە قورسەکان کە ئەمێنێتەوە تو پێویستت پێی نییە، هەندێک جار ئەفرۆشرێت، هەندێک جار ئەدرێتە وڵاتی تر، بەڵام زۆر جار ئەو مادەیە کە ئەمێنێتەوە تو مەجبور تەکا بخەیتە ژینگەوە چونکە هیچ پێویستت پێی نییە. و هەندێکی بۆ نمونە هەندێک لە پاڵاوگەکان لەسەر زەوی فڕێدن زەویەکی چۆڵەوە، هەندێک جار بۆ نمونە ئەبرێتە ژێر زەویەوە، هەندێک جار فڕێدرێتە ناو بەحرەوە لە هەندێک وڵاتە کە ئەمە کێشەکان زیاتر
قورسە، بەڵام ئەم نەوتە قورسە پێویستی بە مامۆستا عەبدولموتەڵیب ببورن بەڕێزان دیارە کێشەی خەت لای مامۆستا عەبدولموتەڵیبە هەوڵداین چارەسەریکەین. مامۆستا عەبدولموتەڵیب ئێستا هۆستت دەکەم. وڵای ببوورە بەهۆی بارانبارینەوە بزانم ئەنتەرنێتەکە هەندێک جار قەتعی تیاکەوێت. ئێستا باشە ئەگەر وابێت نازانم جارجارە دەنگت دەبڕا و دواتریش دەنگت نەما. وڵای ڕاستی بێت بەهۆی ئەم بارانبارینەوە شتانەتان دیار ئەنتەرنێتەکە لام قەتعی تیاکەوێت ڕاستی بێت. کێشە نییە مامۆستا. بۆیە داوای لێبرتان لێ یەکەم. ئاساییە مامۆستا فەرموو. بۆیە یەکەم زۆر سپاس. بۆیە یەکەم پرۆسەی جاکردنەوەیەت و لە پرۆسەی جاکردنەوەی هەموو شتێکت دەست ناکەوێت. بۆیە پرۆسەی دووهەم پرۆسەی گۆڕینە، واتە گۆڕینی ئەو مادەی کە دەستت کەوتووە. مامۆستا نازانم دەنگم واضح هەیساکە؟ ئێستا باشە مامۆستا ئاوابێ باشە. پرۆسەی گۆڕین واتە پرۆسەی ئەو مادەی کە دەست مامۆستا وەڵا دەنگت بڕا. مامۆستا عەبدولموتەڵیب گوێت لێمە؟ مامۆستا دەنگی تۆ نییە ئەگەر جێت لە دەنگمە. مامۆستا عەبدولموتەڵیب دووبارە خەتی بڕا. هەوڵداین چارەسەریکی بۆ بدۆزینەوە. مامۆستا بەڵێ دەنگت بڕاوە وەڵا. وڵا زان کێشەکە لای منە، چونکە بەهۆی بارانبارین هەر ئەنتەرنێتەکە و ڕێوەی ڕاستی بێت. بەڵێ بەڵێ دەستی پێ بکەمەوە مامۆستان. بەڵێ 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 بەردەوام. بەڵێ لە پرۆسەی دووەمە طبعاً پرۆسەی ئەوەی کە نەوتێکی قورست دەستکەوت بۆیە پێویستەکە کە ئەو نەوتەی کە دەستکەوتووە تێکشکانی پێ بکرێت بۆیە بکرێتە نەوتێکی سووک، چونکە بەپێی پێداویستی خاڵکت و ئیشەکەی بۆیە پێویستەکە ئایا ئەو تێکشکانە بەپێی ئەو مادەیە کە تو پێویستە ئایا بەنزینە یان گازە یان دیزڵە یان نەوتی سپیە. بۆیە ئەم پرۆسانە هەندێک جار بە ئیزافەکردنی موادی کیمیاوی هەیە. و پرۆسەی سێهەم
پێڵێن پرۆسی چارەسەرکردن. پرۆسی چارەسەرکردن واتە جاکردنەوەی مادە نەخوازراوەکانە، چونکە ئەو مادەیە کە تو دەستت کەوتووە تا ئێساکە لە پرۆسەی یەکەم و دووهەمە هەندێک مادەی نەخوازراوی تایە، هەندێک پۆلیوتانتی تایە، هەندێک مادەی قرس و پیسی تایە کە پێویست ناکە لەناو ئەو مادەیە بێت کە تو پێویستت پێیەتی. بۆ نمونە وەکو پڕخۆشمە یان جیوەیە یان هەر گازێک یا میتاڵە قورسەکان، ئەمانە هەر هەمووی یان نایترۆجینە یان گۆگرد یان فسفۆرە یان فۆسفاتە، ئەمانە هەر هەمووی پێویستیان بەچێ؟ پێویستیان بە جاکردنەوەیە بۆەوەی چارەسەریان بکەیت و دەریان بهێنی لەو نەوتەی کە تو دەستت کەوتووە. و پرۆسەی کۆتایی پرۆسەی تێکەڵکردنە، واتە هەندێک جار تو پێویستت بە مادەی کاربۆنیە یان مادەی هایدرۆکاربۆنی بۆی بکەیتە ناو مادەیە کە دروست کردووە. بۆیە هەندێک جار بیستانە ئەڵێ ئۆکتانەکەی بەرزە یان ئۆکتانەکەی نزمە. ئێمە بەسمان لەم تێکەڵکردنە ئەوە تانی ئایا ئۆکتانەکە چۆن یاری پێیەکە، چونکە ژمارەی ئۆکتانەکان یان ژمارەی ئەو سلسلەی کاربۆنیە کە ها لە ناو ئەو نەوتەیە کە دەستکەوتووە هەندێک جار گۆڕانکاری تایە ئەکرێ، یاری پێکرێ، ژمارەی کاربۆنەکان کەمەکەنەوە، ژمارەی کاربۆنەکان زیادەکەنەوە. وامە بەس لەوە بۆ ئەوتانی ئەو مادەی کە تو پێویست پێێتی بە شێوەیەکی پیور دەست بکەوێت. هەندێک جار بۆ نمونە مادەی بانزینە، سێرەکە بانزینەکە پیستە، جگە لەوەی کە ئاوی تایە هەندێک جار ئۆکتانەکەی بەرزە یان نزمە وەکو خوێ نییە. بۆیە ئەمە کاریگەریە کاتە سەر پرۆسەکە بەگشتی وات لێەکە کە مادەیەکی خراپت دەستکەوێت. یان ئێمە سیر کە باسی ئەو مادانەمان کرد، هەندێک جار پێویست بە پرۆسەی فیزیایی، هەندێک جار پێویست بە پرۆسەی کیمیاییە، موادی کیمیایی بۆ ئیزافی بکەیت بۆی مادەیەکی باشت دەستکەوێت. وەکو بینیتان طبعا ئەم پرۆسەیەکی زۆر قورسە، تەنها ئەوە نییە تو نەوت دەربکەیت و بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەکاری بێنی. بۆیە لە ئەنجامی دەرهێنانی نەوت و پاڵاوتنی نەوتە ئێمە هەندێک مادەی زیان بەخشمان دەسەکەوێت و ئەچێتە بەرگی هەوایەوە. یەکێک لەو مادانە بۆ نمونە کە زۆر زیان بەخشە پێڵێن پارتیکل مەتریال. ئەم پارتیکل مەتریالە چییە؟ یان بە شێوەیەکی کورتکراوی پێڵێن PM. ئەم PMە طبعا هەموو مادە زیان بەخشەکان لە بەرگی هەوایە، هەموو پۆلیوتانتەکان، مادە پیسکەرەکان مەرجیان ئەوەتانێت قەبارەیان لە 50 مایکرۆن کەمتر بێ. طبعا چەندە مادەکە قەباری بچووکتر بێ ئەوەنە کاریگەری و زیانەکانی زیاترە. بۆ نمونە PM ئێمە چەندین جۆر لە PM-مان هەیە. ئەو مادەی کە هەیە بەتابەتی لە ناو خۆڵبارینە هەیە PM، یعنی مادەی ڕقە وردیڵەی ڕقە کاریگەری زۆر خراپی هەیە. هەندێکیان 50 مایکرۆن، هەندێکیان کەمترە. ئەوانەی کە زۆر زیان بەخشن کەمتر زۆر زیان بەخشدانرێ و ئەوانەی کە 2.5 ئەوانە بە مادەیەک دانرێ کە هۆکارێکن بۆ توشبوون بە نەخۆشیەکانی شێرپەنجە، بە تایبەتی نەخۆشی شێرپەنجەی کۆئەندامی هەناسەدان. بۆیە ئەم مادانە کە دەرەکرێەوە دەرەپەڕێنرێ لەگەڵ پرۆسەی دەرهێنانی نەوتە مادەی زۆر قورسن و مادەی زیان بەخشن و کاریگەری زۆر خراپیان لەسەر ژینگە و لەسەر تەندروستی مرۆڤ هەیە. ئێمە هەر ئەگەر سەیری ئەو گازانە بکەین کە لەگەڵ دەرهێنانی نەوتە دەرەپەڕێنرێ، گازی نیترۆزەکانە کە NOx پێڵێن، واتە نایترۆجینی تایە. ئیتر ئایا NOx جۆرێکە لە NO2 یان N2O یان N2O2، یعنی هەر جۆرێکی بێ ئەمانە هەر هەمووی زیان بەخشن. و هەروەها CO2مان هەیە، گازی دووەم ئۆکسید و کاربۆن و گازی یەکەم ئۆکسیدی کاربۆنمان هەیە. و هەروەها لە پرۆسەی دەرهێنانی نەوتێکە لەو گازانەی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ چێتە بەرگی هەوایە گازی H2S گۆگردی هایدرۆجین. طبعا ئەمە گازێکی زۆر زیان بەخشەوە. ڕاستی ساکە زۆربەی پاڵاوگەکانی ئێمە پاڵاوگەی تازن و ڕەنگە ڕێژەی H2S ئەو ڕێژە بەرزە نەبێ، بەڵام بە تێپەڕبوونی کات بێگومان هەموو ئەو گازانە بە تایبەتی گازی H2S لە بەرگی هەوایە زیاترە بێتەوە، بێتە گازێکی زۆر زیان بەخش و کارگەری زۆر ڕاستەوخۆی هەیە لەسەر تەندروستی مرۆڤ. هەروەها گازی SO2 ئەمیش یەکێکە لەو گازانی کە لە ئەنجامی سوتاندن و لە ئەنجامی پرۆسەی پاڵاوتنە ئەتێتە بەرگی هەوای. هەروەها گازی میتان کە یەکێکە لە گاز زیان بەخشەکان. ئەگەر ئەم سەیری ئەم گازانە بکەین هەر هەمووی ئەو گازانە ئەگرێتەوە کە پێڵێن گازە گەرمکەرەوەکان کە کارگەری ڕاستەوخۆیان هەیە لەسەر گۆڕانکاریەکانی کەشوها و هۆکاری سەرەکین بۆ ئەو بارودۆخەی کە ئێستاکە جیهان تووشی بووە. و ساڵانە هەزارەها مەترسێجا لەم گازانە بەهۆی پرۆسەی دەرهێنان و پاڵاوتی نەوتەوە ئەچێتە بەرگی هەوایەوە. طبعا لە هەندێک لە وڵاتەکان بە یاسا ڕێکخراوە
بەڵام لە زۆربەی وڵاتەکان بە تایبەتی وڵاتە نەوتەکان وەکو ئاماژەمان پێ کرد چونکە زیاتر وڵاتە نەوتەکان وڵاتی جیهانی سێهەمن بۆیە ئەو پرۆسانەیان نییە و کاریگەری ژینگەیەکان لەسەریان زۆر خراپترە. بەڵام ئەم گازانە وەکو ئاماژەم پێ کرد گازی گەرمکەرەوەن و هۆکاری سەرەکین بۆ کێشەی ترشەباران. طبعا کێشەی ترشەباران ڕەنگە ئێمە پێشتر لەم وڵاتەیە زۆر کەم بوو بێت، بەڵام ئێستاکە بەهۆی ئەو پاڵاوگانە و کە لە کورسانە ڕێگەی پێدرێ هەروەها بەهۆی پرۆسی دەرهێنانی نەوت ئێستاکە زیاتر خەریک ئێمە تووشی کێشەی ترشەباران نەبین. طبعا ترشەباران باران خۆی بە شێوەیەکی ئاسایی ئەگەر ئێمە ئاوی باران وەرگرین و تێستی بۆ بکەین پێچەکەی نزمەوە تا پێچەکەی لە حەوت کەمترە چونکە ڕێژەی گازی CO2 لە بەرگی هەوایە بەرزە. بەڵام هەندێک جار ئەو گازانەی کە لە بەرگی هەوایە وەکو ئەم گازانەی کە ئاماژەمان پێ کرد ڕێژەیان لە بەرگی هەوایە زیاترە بێتەوە بۆیە تێکەڵ بە ئاوی باران ئەبێ یان تێکەڵ بە هەور ئەبێت. ئەو کاتە ترشەباران دروستەکە واتە پH بارانەکەدا ئەبەزێ بۆ خواری پێنج. طبعا ئەگەر pH باراندا ئەبەزێ بۆ خواری پێنج کارەسات دروستەکە چونکە تەنانەت ئەو بەردانەی کە هەیە لە زەویە بەردەکانیش تووشی داخوران نەبێن. ئێمە هەر ئەگەر وەکو نمونەیەک وەرگرین ئەگەر بچینە دەشتایەکان یان بچینە سەر شاخسێرەکەین هەندێک شوێن هەندێک بەردی بچووک هەیە تووشی داخوراندن بۆ ئەوەی لە کاریگەریەکانی وەتانێت تووشی تورشەباران بووە ئەمەواکە. هەروەها بەهۆی دابەزینی pH ئاوی بارانەوە زۆربەی ئەو وڵاتانی کە بەدەستی تورشەبارانەوە ئەناڵێن سەرێکی کشتتوکاڵێن لە ناو ئەچێ لەبەرەوەی مادەکە ئەو مادەی ئاوەی کە دابەزێ وەکو باران پێچەکەی زۆر نزمە بۆی ئەبێتە هۆی سوتاندنی گەڵای دارەکان کە گەڵای دارەکان بستوێ بەڵام خۆتان نەزانن بە شێوەیەکی ئاسایی ئەوە ئەنجام نادرێت کە پێڵێن ڕۆشنە پێک هاتن و بەرهەمی ڕووەکەکان بەرهەمەکانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ زیاتر لە 70% دابەزێ. طبعا ئەمە یەکێکە لە کێشەکان ئێمە لە داهاتووە یعنی دوور نییە تووشی ئەم کێشەیە بین کە کێشەی ترشەبارانە. ئەمە یەکێک حاڵەتێکی ترەوەتانە ئێمە بەهۆی ئەم گازە گەرمکەرەوانە کە ئەچنە بەرگی هەوایەوە و زیاتر لە ئەنجامی دەرهێنانی نەوت و پرۆسەی پاڵاوتنە ئەم گازە گەرمکەرەوانە هۆکارێکی سەرەکین بۆ توشبوون بە کێشەی گۆڕانکاریەکانی کێشوهەوە. طبعا ئەگەر ئەرەیرەوەکو بە شێوەیەکی کورت ئاماژە بدەین بە ئەوەی ئایا کێشەی گۆڕانکاریەکانی کێشوهەوا چییە. طبعا کێشەی گۆڕانکاریەکانی کێشوهەوا لە ئەنجامی ئەو گازانە دروست بووە کە ئێستاکە ئاماژەمان پێدا. ئەو گازانە لە بەرگی هەوایی ئەوکو ئەبینێن تر نازانم شاشەکە لاتان دەرەکەوێ یان نە ئەو گازانە خۆتان نەزانن یعنی قورساییەکی تایبەتی هەیە وەڵا سلایدەکان لای ئێمە دەرناکەوێت زاگەر دای بخەیت و دووبارە شێری بکەیتەوە. ئێستا بینن مامۆستا بەڵێ ئێمە گازە گەرمکەرەوەکان ئەو گازانی کە ئاماژەمان پێدا هەر هەمویان هەمان قورساییان هەیە هەمان کێشیان هەیە بۆیە کاتی ئەچێتە بەرگی هەوایەوە تا ڕادەیەک ئەچێ و دوای ئەوە ڕائەوەستێت. بۆیە گازە گەرمکەرەوەکان لە بەرگی هەواییە چینێکیان دروست کردووە کە پێڵێن گرین هاوس گازز یان چینی گازە گەرمکەرەوەکان ئەم چینەیانە دروست کردووە. طبعا ئەمە چینێکی تازەیە بەهۆی ئەم پرۆسانەی کە ئەنجامەدرێ بەهۆی پیسبوونی ژینگەوە ئەم چینە دروست بووە و پێکاتووە لەو گازانەی کە ئاماژەمان پێکرد. ئەم گازانە چیەکەن؟ طبعا کاریگەریان لەسەر تیشکی خۆرە زیاتر خۆی ئەمە کێشە سەرێکەکەیە. کاریگەریان لەسەر تیشکی خۆرە بۆ چونکە تیشکی خۆر کە دائەبەزێت چونکە وزەی پێنیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ تێئەپەڕێ بەناو ئەم چینەیە و تێتە سەر زەوی. دواتر ئەو تیشکەی کە پێچەوانە بێتەوە کە پێڵێن تیشکی زەوی ئەبێ تقریبان یعنی هەمان ئەو تیشکە بێ کە هاتووە یان ئەبێ نزیک بێ لە یەکەوە واتە ئەبێ هاوسەنگیەکە بێ. بۆیە ئەو تیشکە چیەکە دوای ئەوەی وزە وەرەگرێ لە زەوی ئەوێ بگەڕێتەوە دووبارە بۆ بەرگی هەوایی. بەڵام لێرە کێ ڕێگری لێکات؟ چینی گازە گەرمکەرەوەکان ڕێگریان لێەکەن. بۆیە هەندێکی دائەبەزێت و هەندێکی بە شێوەیەکی زۆر
خاو ئەچێتە ئەو دیوار تێپەڕە بێ بەڵام ڕێژە زیاترەکەی چی لێ تێدا بەزێتە سەر زەوی پێچەوانە ئەبێتەوە و هەندێک لەم گازە گەرمکەرەوانە توانای ئەویان هەیە کە ئەو وزەی لە تیشکی زەویەوە ئەتێ وەریگرن ئەو گەرمیە کە هەیە لە تیشکی زەویەوە پێچەوانە ئەبێتەوە وەریگرن واتە ئەم ناوچەیە کە ئەکەوێتە نێوان زەوی لەگەڵ ئەو ناوچەیە کە ئەکەوێتە نێوان زەوی و نێوان چینی گازە گەرمکەرەوەکان پلەی گەرمی لەم ناوچەیە بەرزە بێتەوە بۆیە ئەمە پێ ئەڵێن گۆڕانکاریەکانی کەشوهەوا بەڵام بینیتانە ئەم گازە گەرمکەرەوانە چی کاریگەریەکی زۆر خراپیان هەیە ئەگەر هەر دووبارەی بکەمەوە بە شێوەیەکی خێرا ئەو تیشکەی کە دابەزێ چونکە وزەی پێنیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ تێپەڕە بێ بەڵام کاتی ئەوێ بگەڕێتەوە چونکە وزەی پێەیە ئەو کاتە ناتوانێت تێپەڕێ لەو چینەی کە دروست بووە بۆیە زۆربەی ئەو تیشکانە چی لێ تێگەڕێتەوە و چونکە وزەی پێەیە و گەرمیەکی زۆری پێەیە بۆیە ئەم ناوچانەی کە ئەکەوێتە نێوان زەویەوە لەگەڵ گازە گەرمکەرەوەکان ئەم ناوچەیە تووشی پەستان ئەبێیان تووشی قەتیزبوونی گەرما ئەبێ بۆیە ئەمە پێ ئەڵێن گۆڕانکاریەکانی کەشوهەوا و لە هەندێک لە سەرچاوەکانە پێ ئەڵێن حاڵەتی گرین هاوس دیاردەی گرین هاوسی پێ ئەڵێن واتە تەشبیه ئەکەنە خانووی شوشەیەوە یعنی بینیتانە خانووی پلاستیکی ئەگەر بچیتە ناوەوە هەست بە گەرمیەکی زۆر گەوراکەی بۆ لەبەر ئەوەی بەلایلۆن داپۆشراوە یان بە شوشە داپۆشراوە ئەو تیشکەی کە ئەتێتە ناوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەتێت بەڵام کاتی ئەوێ دەرچێت کاتێوێ دەرپەڕێ ئەو کاتە ڕێگری لێکرێ لایلۆنەکە نایە لێ وزە لەگەڵ خۆیان بات و تیشکەکە دەرچێت بۆیە پێ ئەڵێن گرین هاوس هەروەها ئەگەر تەشبیهی بکەین زیاتر نزیکی بکەینەوە حاڵەتێکی تر هەیە بۆ نمونە زیاتر لە مانگی لە هاوینە لە کوردستانە ڕوەدات لە زۆربەی وڵاتەکانە لە هاوینە ڕوەدات بۆ نمونە هەندێک جار ئەڵێ پێتە گەر سیارەکەت دانا لە شوێنێکە بۆ نمونە لە گەرمیەکە پەنجەرەکەی کەمێ بکەرەوە هۆکارەکەی چییە چونکە تیشکی خۆر ئەچێتە ناوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەم تیشکە وزەی پێ نییە بە شێوەیەکی ڕاستەوخۆ چێتە ناو ئۆتۆمبیلەکەەوە بەڵام کە ئەوێ دەرچێت جامی سیارەکە ناهێڵێ دەرچێت چونکە وزە وەرەگرێت کە وزەی وەرگر ناهێڵێ دەرچێت بۆیە هەر دڵۆپەیەکی ئاو بکەوێتە سەر جامی سیارەکە سەرەکی جامەکە بە تەواوەتی تێکەشکێنێت بۆیە هەندێک جار ئەڵێ پەنجەرەی ئۆتۆمبیلەکەت کەمێ بکەرەوە بۆ ئەوەی ئەو وزەیە کە هەیە دەرچێ لەناو ئۆتۆمبیلەکەیە ئەمە هەمان مەفهومە هەمان مەفهومی گازە گەرمکەرەوەکانە یان گۆڕانکاریەکانی کەشوهەوایە طبعاً بەپێی گازە گەرمکەرەوەکان هەر گازێک لەم گازانە کاریگەری خۆیانیان هەیە بەپێی ڕێژەیەک یعنی بۆ نمونە گازی میتان بەرپرسە لەسەر گۆڕانکاریەکانی کەشوهەوا بە ڕێژەی 4 تا 9% و ئەگەر سەیری گازی ئۆزۆن بکەین 3 تا 7% و بۆ نمونە گازی دووەم ئۆکسیدی کاربۆن 9 تا 26% ئەمانە هەر هەمووی بە گازی گەرمکەرەوە دانرێن و هەر دانەیەکی بۆ نمونە کاریگەری خۆیانیان هەیە لەسەر گۆڕانکاریەکانی کەشوهەوا طبعاً ئەگەر سەیری ئەو گازانەمانە کرد دوو گاز هەیە لەناو ئەم هەموو گازە گەرمکەرەوانە دوو گاز هەیە کە بەرپرسی ڕاستەوخۆن لەسەر گۆڕانکاریەکانی کەشوهەوا یەکێکی گازی میسانێکی گازی دووەم ئۆکسیدی کاربۆنە طبعاً هەرگیشی لە پرۆسەی دەرهێنانی نەوت و پاڵاوتنی نەوت پشتی شێریان هەیە زیاتر ئەچنە بەرگی هەوایەوە بۆ نمونە ئێمە گەر بەراورد لێ بکەین لەگەڵ لە نێوان ساڵی 1984 تا ساڵی 2004 ڕێژەی گازی میتان لە بەرگی هەوایی چێنێ بووە من توێژنەوەیکی جیهانی ئەنجام درا لەسەری بۆ نمونە لە ساڵی 1984 نزیکەی 1600 پارت پێر بیلیۆن PPB بووە بەڵام لە ساڵی 2004 گەیشتۆتە چەند نزیکەی 1660 واتە ساڵ لە دوای ساڵ زیاتر دەبێتەوە و بەپێی راپۆرتێکی تازە باس لەسەرەوە کرێت کە ئێستاکە ڕێژەی گازی میتان لە بەرگی هەوایە نزیکەی 2000 PPB واتە زۆر زیاترەوە بۆیە بە بەردەوامی ڕێژەی ئەم گازانە هەڵە زیاد بوونە ئەگەر سەیری گازی دووەم ئۆکسیدی کاربۆن بکەین گازی دووەم ئۆکسیدی کاربۆن لە ساڵی 1970 واتە لەگەڵ شۆڕشی پیشەسازیان نزیکەی 290 پارت پێر میلیۆن بووە PPM بووە بەڵام لە ساڵی 2000 گەیشتۆتە 370 و ئێساکە باسی لە توێژنەوە تازەکانە باسی 500 و 550 بۆیە ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم گازە گەرمکەرەوانە لە بەرگی هەواییە زیاتر ئەبنەوە طبعاً خۆتان نزانن گازە گەرمکەرەوەکان چی کاریگەریەکیان لەسەر
ژینگە دروست کردووە و چی کارەساتێکیان دروستکەوە ئەنجامی لەو ئەو گازانە ئێمە گۆڕانکاریەکانی کەشوهەوا تووشی چی بووین ئەگەر سەیرێ داتاکان بکەین بەڵام تووشی ئەوە بووین کە پلەی گەرمی جیهان هەر هەمووی بەرزۆ بووە خۆتان نەزانی ساکە هەموو وڵاتان ئیسم کێشەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا تەنها کێشەیەکی زانستی نییە کە تووشی لایەنێک بێ بەڵام ئیساکە هەموو وڵاتانی جیهان بەدەست ئەم کێشەوە ئەناڵێنن یعنی بۆ نمونە بەرزبوونەوەی پلەی گەرمی کاریگەری زۆر خراپی لەسەر هەموو جیهان دروست کردووە بۆ ئیساکە بە کێشەیەکی سیاسی دائەنرێ بۆیە ساڵانە کۆنفرانسی سیاسی لەسەری ئەنجامەدرێ و باسی ئەوە کرێت کە پێویستە گازە گەرمکەرەوەکان کەمتر بچێتە بەرگی هەوایەوە بۆ ئەوەی پلەی گەرمی تا ڕادێک جێگیر بکرێت لە دوو بەرزتر نەبێتەوە بەڵام هەندێک وڵات هەیە بە تایبەتی چین و ئەمریکا ڕێگریەکەن دامە لە کۆنفرانسەکانە و باسی ئەویانە کە پێشتر کە ئاسایە بگاتە دوو پلەی گەرمی لەبەرەوەی تا ڕادەیە کێشە دروست نابێت و ئێستاکە هەوڵی ئەوە دەن کە باسی ئەوەکەن کە یانوێت ئاساییە دوو تێپەڕ بک بەڵام نەگاتە سێ چونکە ئەو کاتە کارەسات دروستە بێ بۆ یەکێ لەو کێشانەی کە ئێستاکە دروست بووە کێشەی بەرزبوونەوەی پلەی گەرمیە هەر ئێمە بۆ نمونە داتایەکم داناوە ئەمە وێنەی جیهانی ئێدانراوە لە ساڵی 1970 دانراوە تا نزیکەی ساڵی 2007 سێرکەن پلەی گەرمی لە جیهانە چۆن بەرز بووەتەوە یعنی ئەگەر سەیری وێنەی یەکەم بکەین لە ساڵی 1884 ئەمە نەخشە جیهانیەکانە پلەی گەرمی بەم شێوەیە بووە بەڵام پلەی گەرمی کە ئەوەی شینە زۆر ئاسایە پلەی گەرمی بەڵام ئەوەی زەردەواتە بەرز بووەتەوە تا ڕادەیە و ئەوەی سوورە واتە نزیکەی دوو پلە زیاتر لە پلەی گەرمی ئاسایی بەرزتر بووەتەوە یعنی گەر سەیرێکی بکەین ئەمە وێنەی دووەمە ئەمە وێنەی یەکەمە دووهەم گۆڕانکاریەکی زیاتر بەسەری هاتووە و ئەمی سێهەمە بۆ نمونە گەر سەیری بکەین تا ڕادەیە ینی نەگەیشتوێتە ئەوەی پلەی گەرمی زۆر یەک تێپەڕێنێت ئەمە وێنەی سێهەمە تا ساڵی 1910 ئەمە 1920 ئەمە 1926 بۆ سێ پلەی گەرمی خەریک دوای ئەم ساڵە خەریک بەرزە بێتەوە ئەمە ساڵی 1940 ئەو پلەی گەرمیە کە سوورەوە تا دوو پلەی گەرمی بەرز بووەتەوە ساڵی 1950 ساڵی 1960 1970 1980 سەی لە 90 سەیچی بەسەر جیهان هاتووە تەوان کارەساتەکە هەندێ نەزانایان ئەڵێن لە ساڵی 90ەوە زیاتر دەستی پێ کردووە سەیرەمە ساڵی 2000 ئەمی ساڵی 2007 واتە بە بەردەوامی ئێمە لە جیهانە تووشی چی ئەبین تووشی کێشەی بەرزبوونەوەی پلەی گەرمی ئەبین تەڕان لە ئەنجامی چیا لە ئەنجامی ئەو گازانەی کە ئەچێتە بەرگی هەوایە وە زیاتر ئەو گازانە لە پرۆسەی دەرهێنان و پاڵاوتنی نەوت ئەچێتە بەرگی هەوایەوە و لە ئەنجامی بەرزبوونەوەی پلەی گەرمی تەڕان ناوچەی سەهۆڵبەندان یان پەسەڵەکان ئەتوێتەوە چونکە ناوچەی جەمسەرەکان بە ناوچەیەک دانرێن کە هاوسەنگی ژینگەیان ڕاگردووە لە هەموو جیهانە بۆیە ئەگەر ئێمە سەیری ناوچەی گرینلاند بکەین بەراوردێکە لە نێوان ساڵی 1992 تا 2007 ئەو ناوچەی کە سپیە ئەوە سەهۆڵی تایە ئەو ناوچەی کە سوورە تواوەتەوە لە ساڵی 1992 بەم شێوەی بووە سیر لە ساڵ 2007 ڕێژەی توانەوەی نەوت ڕێژەی توانەوەی سەهۆڵ لەم ناوچەیە زۆر بەرز بووەتەوە واتە بەفرەکان کەمتر بوونەتەوە تەوان ئەمە کێشە و گرفتێکی زۆر گەولی دروست کردووە هەروەها لە ئەنجامی توانەوەی بەستەڵەکان چیمان بۆ دروستە بێت ئاستی دەریا و زەریاکان بەرزە بێتەوە تەوان ئەمە کارەساتێکی جیهانیە زۆربەی ئەو وڵاتانەی کە ئەکەونە سەر دەریا و زەریاکان ژێرئاوەکەون و یەکی لە وڵاتانێک کە ئێساکە مەترسی جدی لەسەر وڵاتی مالدیڤە و ساڵانە ئەوان ئەم بابەتە ئەو ڕۆژێنن و هەوڵەدەن چارەسەری بۆ بدۆزرێتەوە چونکە بە پێی وتەی زانایان ئەگەر گەرمی بەرز بێتەوە بۆ نزیکەی 2.5 پلە ئەو کاتە شتێک نامێنێت بە ناوی وڵاتی مالدیڤەوە بۆیە لە ساڵی 2000 ئەوەی بزانم لە ساڵی 2013 بۆ وابزانم لە دوای کۆنفرانسێکە کە ئەمریکا و چین کۆنفرانسەکەیان تێکدا و ڕێک نەکەوتن لەسەر جێگیربوونی پلەی گەرمی بۆیە وڵاتی مالدیڤ
لە کۆنفرانسەکە دەرچوو و چۆن کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانیان لە ژێر ئاوە ئەنجامدا وەکو پەیامێکیان نار بۆ هەموو جیهان کە ئەم وڵاتە تووشی کارەساتە بێت. طبعاً لە ئەنجامی گۆڕانکاریەکانی کەشوهەوا وەکو ئەزانن ڕێژەی دابارین گۆڕانکاری بەسەریاتی لە هەندێک شوێن زیادە بێتەوە لە هەندێک شوێن کەمە بێتەوە کێشەی وشکە ساڵی دروستە بێ و کێشەی کەمبوونەوەی ئاو بە تایبەتی ئاوی سازگار و جەنگی ئاو لە هەندێک ناوچەیە خەریک ڕوەدا بایۆدایڤەرسیتی نامێنێ هەمە چەشنەیی و کێشەی خۆراکمان بۆ دروستە بێ ئاسایشی خۆراک لە وڵاتەکانە بەرەو لاوازبوونە چیە و کاریگەری هەروەها لەسەر تەندروستی ئەبێ. ڕەمان ئەمانە هەر هەمووی کە ئاماژەمان پێی کرد لە ئەنجامی پرۆسەی دەرهێنانی نەوتە چونکە ئەو گازە گەرمکەروانە زیاتر لەم پرۆسەیە دەرەکەون. طبعاً ئەگەر باسی پیسبوونی ئاو بکەین لە پرۆسەی دەرهێنانی نەوتە طبعاً هەندێ لەو مادە زیان بەخشانی کە ئەمێنێتەوە لە هەندێک وڵاتە فڕێدرێتە ناو ئاوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەندێک جار حەق نەکرێ ڕیچارجی پێڵێن ئەبرێتە بە شێوەیەکی ڕاستەوخۆ برێتە ژێر زەوی تێکەڵ بۆ ئاوی ژێر زەوی ئەکرێەوە لە هەندێک شوێن لەسەر زەوی فڕادێت ئەوش بە هەمان شێوە لەگەڵ باران ئەچێتە سەرچاوەکانی ئاویان ئەچێت دابەزێتە ناو ئاوی ژێر زەوی. طبعاً ئەگەر بە شێوەیەکی زانستی باسی بکەین یەک دڵۆپ لە نەوت توانای ئەوەی هەیە کە نزیکەی 10 متر سێجار و 100 متر سێجار ئاو پیس بکە یەک دڵۆپ لە نەوت چونکە مادەی کاربۆهیدراتیە و هایدرۆکاربۆنیە و کێشەی نەوت ئەوەتانیە نابێت بە هیچ شێوەیەک ببرێتە ناو ئاوە تەنانەت یعنی ئەو سیارانەی کە هەندێک جار وەرەگیڕێنەوە هەروەها نەوتیان پێ یان شۆردنی سیارە لە ناو سەرچاوەکانی ئاوە بە هیچ شێوەیەک نابێت لە هەموو وڵاتەکانە ڕێگە پێنەدراوە بەڵام لە وڵاتی ئێمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ سەیرەکەی ئۆتۆمبیل ئەچێتە ناو سەرچاوەکانی ئاوە چونکە یەکێک لە کێشەی وڵاتی ئێمەوەتانێ ئێمە پاڵاوتنی ئاو بە کلۆر دەکەین. طبعاً کلۆر ئەگەر یەک بگرێ لەگەڵ مادە هایدرۆکاربۆنیەکانە مادەی کارسینۆجینمان بۆ دروستەکەواتە ئەو مادانەی کە موسەرطەنن بۆ یەک کێشە و گرفتێکی زۆر گەورەیە ئەگەر نەوت تێکەڵ بکرێ بە ئاو بۆیە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە و بەداخەوە تا ئێستا ئێمە یاسایەکمان لەم وڵاتەیان نییە کە ئاو بپارێزیە یان ژینگە بپارێزی یان تەنانەت هەوڵ ئەوە بدا کە پاڵاوگە نەوتیەکان ڕێک بخاوە و ئەو مادانی کە وەکو مادەی زیان بەخش ئەمێنەوە وەکو پاشماوە ئەمێنێتەوە چۆن ڕێکی بخەنەوە چۆن نەجاتیان لێ بێ بۆ ئەوەی زیانی نەبێ لەسەر ژینگە. بۆیە کاریگەری لەسەر ئاو کاریگەریەکی زۆر خراپە چونکە ئاو پەیوەستە بە ژیانی مرۆڤەوە بەڕاستی ئەمە کێشەیەکە نەک تەنها پێوەستە بە وڵاتی ئێمە لە هەموو وڵاتەکان ئەم کێشە و گرفتە هەیە لە هەندێک وڵات بەپێی یاسا توانیانە چارەسەریکەن بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە تا ئێستاکە یاسای ئاومان نییە. ئاوی ژێر زەویش یەکێکە لەو سەرچاوە ئاویانەی کە مەترسی زۆر گەوری لەسرە بەهۆی پاشماوە نەوتیەکانەوە بەڵام بەداخەوە هیچ گرنگیەکی پێ نەدرا لەم وڵاتەیە. ئایا کاریگەری لەسەر خاک چییە؟ طبعاً خۆتان نەزانن خاک سەرچاوەی ژیانی مرۆڤە یعنی هیچی کەمتر نییە لە ئاو چونکە خۆراکی مرۆڤ لە خاکەوە دروستە بێ و ئەو مادە هایدرۆکاربۆنیانەی کە فڕێ دێنە سەر خاک طبعاً کاریگەری لەسەر لەسەر زندەوەرەکانی ناو خاک دروستەکە هەروەها کاریگەری لەسەر بەپیدبوونی خاک دروستەکە و ئەبێتە هۆی ئەوەی کە خاک بە مادە میتاڵەکان میتاڵە قورسەکان پیس بێ و با یەک شتان پێ بڵێم یعنی ئەوەی ڕاستی بێت ئەگەر ئاو پیس بێ یان هەوا پیس بێت تا ڕادێت و توانی بە ئاسانی چارەسەری بکەیت ینی بۆ نمونە ئەگەر ئاو پیس بێت توانی سەرچاوەکەی ببڕیت یان ئەگەر هەواش پیس بێت تا ڕادەیە کە توانی سەرچاوەکەی لێ بڕێ و کاتە هەواکە پاکە بێتەوە بەڵام بەداخەوە کێشەی پیسبوونی خاک کێشەیەکی زۆر گەورەیە بە یەک ڕۆژ و دوو ڕۆژ چارەسەر نابێت یعنی هەندێک جار ئەسڵەن ئەستەمە خاکەکە چارەسەر بکەیت چونکە بە شێوەیەک پیس بووە بە تایبەتی مادە هایدرۆکاربۆنیەکان وەکو مادەی نەوتی ئەگەر بچێتە ناو خاکەوە کێشەیە چارەسەر ناکرێت هەرچەند ئێستاکە هەندێک ڕێگە هەیە هەندێک بەکتریە هەیە دروست کراوە ئەتوانێت ئەو کێشەیە چارەسەر بکرا بەڵام ویان هەندێک ڕێگە هەیە بایۆڕیمیدیشنە یان فایتۆڕیمیدیشنە بۆ ڕێگایانە ئەکرێ واتە ڕۆکێکە ئەچێنرێ بۆ ئەوەی ئەو مادە نەوتیە دەربهێنێ لە ناو خاکە بەڵام ئەمیش ڕێگایە کە 100% ئەنجامت نادا پێ لە ماوەی یەک ڕۆژ و دوو ڕۆژە ئەمە پێویستی
بەدەیان ساڵە بۆی بە تەواوەتی ئەو خاکە دەرباز بکەی لەو مادانەی کە تووشی بووە. کاریگەری لەسەر ڕووەک چییە؟ طبعاً ئەو گازانە هەندێ لەو گازانە بەتایبەتی ئەو گازانەی هەندێکی قرسەوە هەندێکی ئەنشێتەوە لەگەڵ مادەیەکە کە پێڵێن سووت وەکو خۆڵەمێشە لەگەڵ دووکەڵەکەیان دەرەچێت. هەندێکی قرسە بۆ نمونە ئەنشێتەوە، هەندێکی ئەنشێتەوە سەرزەوی، هەندێکی تێکەڵ بە ئاوە بێ، زۆری بۆ نمونە لەسەر ڕووەکەکان ئەنشێتەوە. ئەو کاتە کاریگەری ڕاستەخۆی لەسەر ڕووەکەکانە بێت و پرۆسی ڕۆشنە پێکهاتن تێکچێ لەم حاڵەتە و هەروها کاریگەری لەسەر بەرهەم کشت و کاڵەکانە بێ و بێتە هۆی ئەوەی کە بە تەواوەتی کێشە و گرفتی ئاسایشی خۆراکمان بۆ دروست بێت. طبعاً ئێمە پێویستە لە ئێستاکەەوە ڕێگەی لێ بگرین و لە ئێستاکەەوە هەوڵی جددی بدەین بۆ ئەوەی حکوومەت وەشار بکەینەوە کە ئایا مەترسیەکی گەورە لەسەرنەوەی داهاتوو هەیە. بەڕاستی ئێمە تا ئێستاکە ئەتوانین بڵێن ئەو کێشە و گرفتانەمانە نییە، کێشە و گرفتەکان لە ئێستاکەەوە خەریک دەستی پێکا، بەڵام ئەگەر وەزعەکەەوە بمێنێنەوەی داهاتووە بکەوێتە سەر کارەساتێکی زۆر گەورە. کێشەی هەمە چەشنەی چی لە خاکە بێ، چی لە ئاوا بێ، چی لە هەوا بێ، ئەمە کێشە و گرفتێکی زۆر گەورەمان بۆ دروستەکە، بەتایبەتی ئەو پاشماوە نەوتیانەی کە ئەچێتە هەوایان خاکۆیان ئاوا، هەمە چەشنەی لەم ناوەندانە نامێنێ بە هیچ شێوەیەک. ئەو کاتە وڵات یان ئەو ناوچانە تووشی کارەساتێکی زۆر گەورە بن. بەڕاستی پێویستە ئەم پرۆسی دەرهێنانی نەوت بە جدی وەربگیرێت. ئێمە ئەگەر سەیری مەسەلەی دەرهێنانی نەوت بکەین، ئەو پاشماوانەی کە ئەچێتە بەرگی هەوایەوە یان ئەچێتە ناو خاکەوە یان ئەچێتە ناو ئاوە، پرۆسەیەک هەیە یان حاڵەتێک هەیە پێ ئەڵێن بایۆمەگنیفیکیشن، واتە ئەو مادەیە کە ئەچێتە ژینگەوە چی لێی تێت، چۆن ئەگەیەتە مرۆڤ. یعنی بۆ نمونە ئەمە بابەتێکی زۆر گرنگەوەکێکە لەو بابەتانەی کە لە هەموو جیهانە گرنگیەکی تایبەتی پێدرێ بۆ ئەوەی خەڵک خۆشیار بکەنەوە. یان بۆ نمونە ئەو مادەیە کە ئەسپێنرێت یان ئەو مادەیە کە دەرئەهێنرێت یان ئەو دووکەڵێک کە ئەچێتە بەرگی هەوا پاشماوەکەیەکەوێتە ناو ئاو و ناو خاک، بۆ نمونە لە پرۆسەی نەوتە ئەگەر سیر بکەین هەندێکی ئەچێتە ناو هەواوە، هەندێکی لە ناو خاکە و هەندێکی فڕێدرێتە ناو ئاو. بەڵام ئەگەر سیر بکەین لە هەر سێ پرۆسەکەیە هەندێکی بە شێوەیەکی ڕاستەوخۆ مرۆڤ وەریەگرێت، چی لە ڕێگەی ئاوە بێ ئاو خواردنەوە، چی لە ڕێگەی خاکەوە بێت، لە ڕێگەی ڕۆکەوە، چی لە ڕێگەی هەواوە بێت، لە ڕێگەی هەڵمژینەوە ئەتێتە لەشی مرۆڤەوە. ئەمە یەکەم حاڵەتە. حاڵەتی دووەم ئەگەر لە ناو هەوایە بێ یان ئاوە بێ یان خاکە بێت، کێ وەریەگرێت؟ ڕۆک وەریەگرێت، یان باڵندەکان وەریەگرن، یان ئاژەڵ وەریەگرێت، یان زندەوەرانی ناو ئاو وەکو ماسی وەریەگرێت. ئەمانە هەر هەمویان ئەگەر سەیری بکەین ئەم کۆناغا هەر هەمویان سەرچاوەی خۆراکی مرۆڤن. بە هەمان شێوە لە ڕێگەی ئەم سێ سەرچاوە ئەچێتە لەشی مرۆڤ. بۆ ئێمە هەر مادەیەکی زیان بەخش کاتێتە ناو ژینگەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ یان مەمان ڕاستەوخۆ دواتر ئەچێتە لەشی مرۆڤەوە. بۆیە لە بواری شێرپەنجەیان زۆر گرنگی بە بابەتی بایۆمەگنیفیکیشن ئەدرێت. وادا ڕۆژ لە دوای ڕۆژ ئەو مادانی کە ئەچێتە ژینگەوە لە ناو لەشی مرۆڤە ڕێژەیان زیاترە بێتەوە. بۆیە ئەم بابەتە پێڵێن بایۆمەگنیفیکیشن، واتە گەورەکردنەوە یان زیادبوون یان ئەو کۆنسنتریشنەیە کە هەیە لە لەشی مرۆڤە بەو مادەیە زیاترە بێتەوە و بێتە مادەیەکی زیان بەخش و کاتە مرۆڤ تووشی کارەساتەکە. لە کۆتاییە ئایا چارەسەری ئەم حاڵەتانە چییە؟ تەمان چارەسەر زۆرە، بەڵام بەداخەوە لە هەندێک وڵات کاری پێکرێ و لە هەندێک وڵاتیشا کاری پێ ناکرێ. بۆیە یەکێک لەو خاڵانەی کە پێویستە ئاماژەی پێ بدرێ بۆ چارەسەرکردنی کێشەی پیسبوونی هەوا یان پیسبوونی ئاو یان پیسبوونی خاک لە ئەنجامی دەرهێنانی نەوتە زیادکردنی ڕێژەی سەوزاییە. بەڵام ڕێژەی سەوزایی بەڕاستی هەموو کێشەکانت بۆ چارەسەر ناکات، چونکە ڕووەک تا ڕادەیە کە توانێت دووەم ئۆکسیدی کاربۆن وەرگێت، تا ڕادەیە کە توانێت گازێکی تر وەرگێت، بەڵام هەموو گازەکان وەرناگرێت خۆ. ئەمە خۆی بۆ خۆی کارەساتە. بۆیە ڕاستە ئێمە گرنگی بدەینە ئەوەی کە ڕێژەی سەوزایی لە زەویەکانمان زیاتر بکەنەوە لە ناوچەکانمانە لە شارەکانمانە، بەڵام هەموو چارەسەرێک لای ئەوە نییە. ئەوە با بزانین تەنها ئێمە لە چارەسەرکردنی کێشەی پیسبوونە تەنها چارەسەر ئەوە نییە ڕێژەی سەوزایی زیاد بکەین. یەکێکە
لە چارەسەرەکانی خاڵێکی گرنگە. دوم خاڵ ئەوەتانە بەکارهێنانی وزەی نوێ بەداخەوە لەم وڵاتەیە ئێمە خۆمان هەیە بایەکی زۆر تا ڕادەیە بەهێزمان هەیە بەداخۆی من نەمانتوانێت ئەستەغلالی پێنەی ئەو خۆرە هەیە لەم وڵاتەیە، یعنی بریتانیا بۆ نمونە هەندێک وڵاتەیە لەم جیان نەک بریتانیا هەندێک وڵاتەیە ساڵی یەک جار دوو جار خۆرە بینن سەیرەکەی پانێڵ بەکارەهێنن واتە تیشکی خۆر بەکارەهێن بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا. ئێمە وتمان دەرهێنانی نەوت بۆ وزەیە ئەوان بەداخەوە لە وڵاتی ئێمەیە ئەم هەموو سەرچاوە سروشتیانەمان هەیە نەمانتوانێت ئەستەغلالی بکەین، یعنی بەکارهێنانی وزەی با هەندێک وڵات هەیە عیشەتی لەسەر وزەی باە سێرەکەی کارەبای شەفرۆشێ لەسەر ئەوە کارەبا بە وزەی با دروستەکات و ئەیفرۆشێتەوە. هەندێک وڵاتی شەیە کارەبا لە وزەی خۆرەوە دروستەکە و ئەیفرۆشێتەوە. ئێمە بۆ نەمانتوانێت لە وڵاتێکی خۆمانە بیکەین. تۆ ئەگەر ئەم شتانە بکەی و کاتە هیچ پێویستت بەنەوت نامێنێت، چی پێویستێکی بەنەوت تەمێنێ؟ بەداخەوە زۆربەی وڵاتەکانی ساکە یعنی هۆشیار بوونەتەوە کە نەوت چارەسەر نییە، بەڵام لە وڵاتی ئێمەیە بەداخەوە تازە بۆ تازە شوێنێکی تازەیان دۆزیەوە کەشف کرا کە ئەمە نەوتە تەرەکەی نەوتی لێ دەرەهێنرێ. یعنی ڕۆژێک لەگەڵ چەند برادرێکا چوین دەرچوین وتمەوە چییە خەریک کۆمپانیایەکی شکاوتی ئەو نەوتیان دۆزێتەوە. هەندێک وڵات هەیە ڕاستە خاوەن نەوتە بەڵام نەوت دەرناهێ. من خۆم ماوەیەک لە ئەسترالیا ژیامە باوەڕتان بێ یعنی هەندێک ناوچیان زۆر دەوڵەمەندە بەنەوتە بەڵام نەوتیان دەرنەهێنا چونکە هەموو شتێک نەوت نییە. بۆیە خاڵی هەم ئەوەتانێت تو اعتیمادی گشتیت لەسەر وە بەرهێنانی نەوت نەوێت لەسەر دەرهێنانی نەوت نێ ئەوێ دەرهێنانی نەوت کەم بکرێتەوە نابێ بەم شێوەی ئێستاکە بێت چونکە چارەسەر نییە ئەمە بەڕاستی. تەنانەت وڵاتە عەرەبیەکان ئیمارات بۆ نمونە ئەڵێ من تا ساڵی 2040 ئیتر نەوت دەرناهێنە پێویستم پێی نییە. بەدوای چی ئەگەڕێ سەرچاوی کرا. خاڵی چوارەم کە ئەمە ئاماژەی پێ بدەم ئەوەتانێ ئێمە کێشەمان ئەوەتانەیە کە سەرچاوی دارایی فراوانمان نییە، تەنها اعتیمادمان لەسەر نەوتە دەرهێنانی نەوت و فرۆشتنی نەوت بەداخەوە لە هەموویشە خەسارمان کردووە. بۆیە ئێمە ئەبێ چی بکەین؟ ئەبێت کار لەسەر سەرچاوەکانی تر بکەین. یعنی بەداخەوە زۆربەی ئەو وڵاتانی کە وڵاتی نەوتین گرنگی زۆر بە کشتتوکاڵ لەم وڵاتەیە کە وڵاتی کشتتوکاڵەیە هیچ گرنگێکی پێ نەدرێت. حەزم وەزارەتی کشتتوکاڵ زیایە دانرا. بۆچی دانرێت؟ چی کێشەیەکی بۆم چارەسەر کردو وەزارەتی کشتتوکاڵ تا ئێستا؟ یعنی ئەو کێشەیە بۆم چارەسەر نەکردووە کە من پێویستم پێیەتی. وەزارەتی کشتتوکاڵ بۆچی دانرێ؟ وەزارەتی کشتتوکاڵ بۆ چارەسەرکردنی کێشەی ئاسایشی خۆراک دانرێ. من گەورەترین کێشە میساکە لەم وڵاتەیە ئاسایشی خۆراکە. هەموو مادەکانم لە وڵاتەکانی ترۆتێت. ئیتر وەزارەتێکم بۆچیە بەناو کشتتوکاڵەوە؟ بەڕاستی ئێمە ئەبێ هەوڵی جدی بدەین نەوت بگەڕێنەوە سەر سکەی عەفو کشتتوکاڵ بگەڕێنەوە سەر سکەی خۆی. کشتتوکاڵ بکەینە سەرچاوەی داهاتی یەکەم. ئەبێت بە شێوەیەکی تەدریجی ئێمە واز لەنەوە بێنین. لە هەندێک وڵاتە بۆ نمونەی ساکە بەتابەتی وڵاتە پێشکەوتۆکانە هەوڵی بەدیل ئەدەن جێگرەوە بۆ نەوت دەدەن. بۆیە هەندێک وڵات ئیش لەسەر بایۆفیۆڵ دەکات واتە لەیتر لە قەوزەوە بێ یان هەر لە ڕووەکەوە بێ مادەی چەوری دەرەکەن مادەیەک دەرەکەن بۆ ئەوەی لە بوارێکی ترا بەکاری بێنن لە جیاتی بۆ نمونە ڕۆنە لە جیاتی گازە لە جیاتی بانزینە بۆ نمونە وەکو مادەی جێگرەوە بەکاری هێنن. طبعاً بەڵام ئەو مادانە کە من ئاماژە پێکرد وەکو قەوزەیە و هەندێک ڕووەک هەیە بۆ نمونە کونجی هەیە پرتقاڵ هەیە یان گەنمە شامی هەندێک وڵاتیشی لەسەر کردووە بەڵام کێشەکە ئەوەتانێ زۆر گران ئەو مادانە و ئەگەر ئەو مادانی لێ دروست بکرێ بە شێوەیەکی ئاسان دەست ناکەوێت. و هەندێک وڵاتی ساکە هەوڵیان داوە بۆ نمونە تەنانەت ئۆتۆمبیلەکانی بکەنە ئۆتۆمبیلی کارەبایی تر پێویستیان بە نەوت نەمێنێت یان پێویستیان بە دەرهێنانی نەوت نەمێنێت بۆ دروستکردنی بانزین. و هەندێک وڵات ئیشی جدی کردووە تەمەین ساکە باس لەواکرێ لە دوای 2050 زۆربەی وڵاتەکان هەرێک کارەبایی بەکارهێنن. طبعاً ئەوەیشە کێشە و گرفتی خۆی هەیە بەڵام لە ڕاستیدا ئەوەی بۆ وڵاتی ئێمە ئەوەتانێ ئێمە ئیشی جدی لەسەر ئەو بکەین کە سەرچاوەی داهاتمان بکەینە کشتتوکاڵ سەرچاوەی سەرەکی ئابووری ئەم وڵاتە بکەینە کشتتوکاڵ بۆی ئێمە دەرباز بین لە کێشەی پیسبوونی هەوا بەهۆی دەرهێنانی نەوتەوە. من لێرەوە زۆر سپاستانەکەم دەستان خۆش بێ و هیوادارم سمینارەکە بەدڵتان بێت. بەداخەوە کێشەی ئەومە هەیە من بەهۆی بارانبارینەوە
ئەتەرێتەکە هەندێک جارە وڕێ ڕەنگە قەبعی تیا کەوت بێ من زۆر داوای لێبر نەکەم و دەستخۆشیم هەیە بۆ برادرانی گرین سکول زۆر سپاستانەکەم. دەست خۆش بە زۆر سپاس مامۆستا، سپاس بۆ پێشکەشکردنی ئەم سمینارە. بەڕێزان ئێستا نامەکان کراوەتەوە، دەتوانن نامە بدێرن ئەوانەی پرسیاریان هەیە و من فۆرمەکەش لەو شوێنەدا دەنێم کە نامەی بۆ دەنێرنەوە کەسێک دەوێ بە دەنگ پرسیارەکەی بکات با دەستی بەرز بکاتەوە، من لای خۆم مایکەکەی دەکەمەوە. بەڵام تکایە بە پیتی کوردی پرسیارەکانتان بنووسن بۆەوەی بتوانم بیخوێنمەوە، چونکە هەندێک جار بە لاتینی دەنووسرێت ڕەنگە تێنەگەم باش. ببوورن. دەستی ئەوش خۆش زۆر سپاس. خاتوشاگوڵ مامۆستا دەوێ پرسیار بکات، من مایکەکەیم کردێتەوە. فەرموو خاتوو. شەوتان باش. شەوی تۆش باش. دەست خۆش مامۆستاگیان، مامۆستا عەبدولموتەڵیب و وێبینارە زۆر بەپێزە، دەستی خۆش بێ. بەردەوام ئەم نوع وێبینارانە هەبێت لەسەر ئەم بابەتە. بەڕێی من بگاتە زۆرترین کەس هەتا هۆشیاری و تەوەعیە زیاتر بێت. بەڕێی من شوێنی خۆی ئەگرێت لە ئێستا شانە لە داهاتوو شوێنی خۆی ئەگرێت. مامۆستاگیان من دەستخۆشی تەواو لە جەنابەت هەیە، تەنها کۆمنتم لەسەر ئەخیر نوقتەکە باسی چارەسەرەکەی کە کردت کە ئێمە پشت بە کشتتوکاڵ بەستین و گرنگی بەو لایەنە بین زیاتر. من لەگەڵ قسەکەی بەڕێستان، بەڵام لە ئەمان کاتا شتێکە ئێمە کە زۆر پڵ ئەبینەوە لە مۆزۆی ژینگە و چۆن هاوسەنگی بپارێزین. کاتێک زەویەکی زۆری ئێمە کشتتوکاڵیمان هەیە لە دارستان و ئەکەین بە شوێنێکی زراعی. خۆتەزانی با بڵێن کە ئەکرێ بە زەوی کشتتوکاڵی لە ڕووی با بڵێن بازرگانی و لە ڕووی ئێکۆنۆمی و لە ڕووی اقتصادەوە خاونەکەی ئەکەوێت، بەڵام لە ڕووی مەودای دوور درێژ بۆ ژینگە زەرێکی زۆر لە ژینگە ئایا، چونکە هەموو زراعەتی پێویستی بە ئاوە، پێویستی بە مەساحەیەک هەیە بۆ ئەوی داگیر بکە بۆ دروستکردنی بەرهەمی کشتتوکاڵ. لە عینە کاتیشە زیادە ڕەویکردن لە بە بەرهەمێنانی بەرهەمی کشتتوکاڵیە کە تۆ بیکێ بە بزنس با بڵین وەکو ئەگری بزنسی پێوتێ وەکو مستەڵەح، ئەو کاتە تۆ لەسەر حسابی ڕێژەی سەوزایی وڵاتەکە دەکەوێت. ئەو کاتە تۆ شخص ئیستفاداکە لە ڕووی ئیکۆنۆمیکەوە، بەڵام وەکو پاراستنی شکڵە عامەکە کە ژینگەیە زەرێکی بەر ئەکەوێت کە تۆ لەسەر حسابی درێخت تۆ ئەم سەوزایی و زیاد کردووە. ڕاستە زۆربەی زراعەتەکانی کەم پێش شەر نییە زراعەتی بڵین سەوزەوانە بێداریشی تایە، بەڵام کەدار بۆ بەران بۆ دروستکردنی بەر بێت و بۆ ئیکۆنۆمیک بێ ماوەیەکی زۆر نامێت و خۆڕسک نییە، چونکە توی بەدەستکرد ئەیکی دارستانە خۆڕسکەکان ئەمێنەوە و پارێزگاری لە هاوسەنگی ژینگاکان کە خوان بە خۆڕسکی هەن لە شوێنە نەک لە شوێنیکەوە هێنرا بێتن یان بە زۆر لە شوێنیان وێرا بۆ وەستێکی ئیکۆنۆمی اقتصاد بەکاربێنێت. تەنها کۆمنتی من ئەوە بوو کە ئەبێ هاوسەنگەکەش لەوایە بپارێزین، یعنی ڕاستە کشتتوکاڵ زەڕورە و هەمووان تەرجیعی ئەو لایەن ئەکەین لە نەوتۆر زۆر باشترێکە کە پشتی پێبەستین. لە هەمان کاتە ئەبێ هاوسەنگیشە بێ، یعنی ئێمە ئەو زراعەتی کە هەمانە لە باخێکی چەند دۆرمیە ئەبێ حسابی بۆ بکەین چەند لە سەرسی بکەین بە زراعەت ئەوتری بە خۆڕسکی بمێنێتەوە و نیبڕینەوە بکەین بە کشتتوکاڵ. زۆر سپاس. دەست خۆش بێ مامۆستا شاگوڵ، بەڕاستی تێبینیەکە جێ خۆیەتی و زۆر ڕاست ئێمە بێ هاوسەنگیەک بپارێزین، ینی مەرج نییە ئێمە هەموو زەویەکانمان بۆ نمونە ئەگەر زەویەکی باغداری بێ ئێمە بکەینە زەویەکی کشتتوکاڵی بۆ بەرهەمهێنانی جۆرێک لە جۆرە بەرهەمە کشتتوکاڵەکان. ئێمە بێ ئەو هاوسەنگیە بپارێزین. بەڕاستی ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە و لەەوە گرنگترەوە تانیە بەداخەوە ئێمە تەنانەت زەوی کشتتوکاڵەکانمان خەریک لە دەستەچێ. ینی باوەڕ بکەنی ساکە من چوومەتە ینی هەندێک لەم هاوچانەیە چم سێرەکەم، ینی
خەڵکەکە وای لێ هاتووە تەنانەت دەست ئەبابێکی سروشتیە هاوسەنگی ژینگەی ناوچەیەکی پاراستوە و چۆن ئەچیەکێتە گەنم و جۆ یان تەنانەت وەزارەتی کشتتوکاڵ زۆر ئاسانکاریەکە لە ڕووی گۆڕی جنسی زەوێەوە بەڵام لە هیچ وڵاتێکا ڕەگەزی زەوێ بە ئاسانی ناگۆڕێ بەڵام لە وڵاتەیە بەداخەوە زۆر بە ئاسانی ئەگۆڕێ یانمە پرۆژەیەکمانەیە لە کەلارە پرۆژەی ئاودێری کەلارە دەیان هزار دۆنم لەم شارەیە لە کاتی خۆی لە سەرەتا 2005-2006 ئاوی بۆ ڕاکێشراوە لە ڕووباری سیروانەوە بەڵام ئێساکە هەر هەمووی فرۆشراوەتە بەرپرس وەشتانە خەریک خانووی لەسەر دروستەکەن تەنانەت شوێنە بازرگانیەکان شوێنی وایە شوێنی کشتتوکاڵیە شوێنێکی زۆر باشە خاوەنەی خۆی ئەچێ پاشماوەی تیا فڕادا بۆ دوای ماوەیەکە چێ یعنی خۆیان ڕێگەی پێشانە چی بکات دوای ماوەیەکە چێتەوە سکاڵات تۆمارەکە ئەڵێ من زەوێکەمیان پیس کردووە کەچی خۆی پیسی کردووە ئەڵێ زەوێکەمیان پیس کردووە دوای ماوەیەک لە سکاڵاتە ئەڵێ کاکە جنسی یان گەزی زەوێکەم بۆ بگۆڕن ڕەگەزی زەوێکەی بۆ گۆڕنەی کاتە بازرگانیە چێ بە پارەیەکی زۆر خەیاڵی فرۆشیە ئەم کێشەیە لە بەتایبەتی لە ناوچەی گەرمیانە زۆر بوو پێشتر نازانی ساکەوەی ڕاستی بە هەرچیسە بەردەوام بەتایبەتی لە خانەکەین و کێشانەیە بەڵام بە شێوەیەکی گشتی من ئەگەم لێتی لە ناوچەی گەرمیانە هەبووە لە ناوچەکانی تریشە هەیە بەداخەوە ئێمە گرنگیمان بە کشتتوکاڵ نەداوە ڕاستە هەندێک خاڵی لاوازی هەیە ئەگەر ئێمە کۆنتترۆڵی هاوسەنگی نەکەین بەڵام ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ نەوتا بەتەکیید جیازێکی زۆر گەورەی هەیە مامۆستایان یەک شتێکەمان بێچوو باسی بکەین لە ڕووی وەزارەتی کشتتوکاڵەوە کە ڕاستەکەی ملاحەزەیەکی زۆرمان هەبوو ئێمە لەم ماوەیە ئەمانویست چامان بە وەزیر بکەوێت کە ئەو مادە قڕکەرانەوە ئەو سەماتی کە با بڵێن غەرامەکانی لەسەر کەم کرابوو یاخود بەبێ هیچ غەرامەیەک ئەهاتە کوردستانەوە ئەوە خۆی لە خۆیە یعنی ئێمە بەدەستی خۆمانی زەویەکانمان لە خاکێکی بەپیتەوەکەین بە خاکێکی کیمیایی و بێ